الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. لسرەتا منیش بە پێویستی ئەزانم بە ناوی ئەنجومەنی خوشکانی سوانی کۆمەڵی ئیسلامی بە خێراتنی هەردوو بەڕێزان مامۆستا قومرەخان و ڕووپاخان زۆر بەخێربێن سەرچاومان و سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ ئەنجومەنی خوشکان سۆران و ئەوانەی خەلیفان بە پاداشیان داتەوە کە لەم قۆناغە سەختەی کە کۆمەڵی ئیسلامی لەم 4 ساڵی ڕابردوو پێدا تێپەڕی شان بەشانی برایان لە مەیدان بوون لەگەڵ بوونی ئەو هەموو تایبەتمەندیانەی خۆیان کە کۆمەڵێ ئەرکی قورسیان لەسەر شانە بە ڕۆژ و بە شەو لەگەڵ مەڵبەند دەستباریان گرتووە و جێ پەنجەی خۆشیان دیارە من لێرەوە سوپاسیان دەکەم بە پێی توانای خۆیان دا نەبراون لە ئیشوکاری ڕێکخراوەی خوشکان، ئیشوکاری دامەزراوەیی، ئیشوکاری مەڵبەند من لێرەوە سوپاسیان دەکەم توانویتیان وەکو ئۆرگانێکی فەرمی لە سنووری مەڵبەند لەگەڵ برایان ئیشوکارەکانی خۆیان بەرەو پێش بەرن ئەلحەمدولیلا جێپەنجەشیان دیار بووە دوانە کەوتون من لێرەوە سوپاسیان دەکەم و هیوای بەردەوامبوونیان بۆ خوازم موفق بن ئینشاڵڵا بۆ زیاتر و چاتر و بەرهەمی باشتر و خەرمانی باشتر لە بۆ داهاتووشدا. وەڵا خوشکانی بەڕێز دیارە هەردوو خوشکانی بەڕێز ئەوانش لە قسەی خۆیان هەیە دڵنیام ئەوانش قسەی بە پێز و قسەی چاشی ئەکەن بەس من وەکو تەفکیرەیەک بۆ خوشکانی خۆم بە وتەیەک لە خزمەتتاندا ئەبم سەبارەت بە ڕۆڵی خوشکان لە بڵاوکردنەوە و گەیاندنی پەیامی ئیسلام هەر لە سەردەمی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام تا ئەو ڕۆژی لەگەڵ دابیت تاریخ پڕی شتی جوانە لاپەڕەکانی مێژوو شتی جوانیان تۆمار کردیان وەکو تەفکیرە باسیکەم بۆ ئەوەی خوشکان لێیدا نەبڕێم بگەڕێنەوە سەر ئەو تاریخە زێڕینانەی کە خوشکانی ئێمە لە پێش ئێمە تۆماریان کردیان چونکە بڵێن و نەڵێن پێمان خۆش بی پێمان نەخۆش بیت خوشکانیش بەشێک لە خوشکانیش لە هەموو شوێنێک کەوتونتە ژێر کاریگەری ئەوەی کە ئێستا هەیە بە ناوی مافی ئافرەت و مافی ئینسان و بە ناوی کرانەوە و بە ناوی ئازادی ئافرەت و بە چەندین ناو و دروشمی گەورە و بریقەدار کە تەنها ناون ناوەڕۆژیان زۆر خراپە. ئەگەر بێتون ئاماژە بە دووسێ نمونە بکەین لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە دوای پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئافرەتانەی کە توانیان گۆڕانکاری دروستکەن چونکە لە فەرمودێکە پێغەمبەری خوا فەرمێت عەلەیهی سەڵات وسەلام ئینەمە النیساء شەقائق الرجال مرۆڤ بوون بە هەردوو ڕەگەزەوە مرۆڤ دروست ئەبێت دیارە هەریچیان بەتەنێ نەقوستانی خۆی هەیە بەڵام بە هەردوو ڕەگەز پێگوتێ مرۆڤ یعنی ئەگە پیاو بەشێک بێت ئافرەت بەشەکەی ترەوە بە هەردووکان ئینسانێکی کامڵ و متەکامیلی لێ دروست ئەبیت. ئێمە زۆر جاران گوێمان لە نازنا و گەورەیی ئەحمەدی کوڕی حەنبەل بووە ڕەحمەتی خوای لەسەر بێت کە ئیمامی ئەهلی سوننە بووە ئەو پیاوەیە فەرمێت هەر فەرمودەیەکم نووسیبیتەوە لە شەودا بە خزمەت پێغەمبەری خوا گەیشتم عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی ئەو فەرمودەیە پرسیارم لێ کردیە. ئەزان ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لەسەر بێت کە تابیعی بووە کە سەحابەی بینیوە کە مامۆستای ئیمامی شافعی بوو و قوتابی ئیمامی شافعیش بووە لە هەمان کاتدا هەردوو دەوری بینیون. ئەو پیاوە بەڕێزە ئەزانن کو پێگەیشت چێ پێی گەیاند و چۆن دروست بوو ئەو پیاوە دایکی ئیمامی ئەحمەد ڕزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێت دەفەرمێ کاتێک کە ئەحمەدی کوڕم تەمەنی بوو بە 10 ساڵان دەڵێ هەموو ڕۆژێک نوێژی بەیانی دەمبردە مزگەوت دایچێک هەموو ڕۆژێک نوێژی بەیانی
ئەو مناڵە 10 ساڵی ئەباتە مزگەوت لە مزگەوت چاوەڕێی ئەکرد هەتا ئەحمەدی کوڕی نوێژی بەیانی ئەکرد و دەرسی ئەخوێندەوە و کە تاو هەڵدەهات ئەو جای بردەوە ماڵێ هەتا ئەو کەڵە پیاوەی لێ دروست بوو. ئەگەر بڵێن ئەو پیاوە زۆر مەزن و زۆر گەورەیە بەڵام گەورەیەکەی بۆ داشی ئەگەڕێتەوە. تەماشاکەن ئافرەتان لە پێگەیاندنی کەڵە پیاو لە سەردەمی زێڕیندا چ ڕۆڵ و دەوریان بینیوە. زۆر زەرورە ئێستا دایکان ئاور لەو مێژوە پاکە بدەنەوە ئەو دایکانە چۆن ئەو منداڵیان پەروەردە کردن چۆن کەڵە پیاویان دروست کرد پێشکەشی کۆمەڵگەیان کرد کە هەموو دنیا ئێستا قەرداری علم و زانستی ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لەسەر بێت. ئەو پیاوە لێرەوە پێگەیشت بەو شێوەوە ئەو دایکە بەڕێزە ئەو منداڵی پێگەیان قارەمانێکی دروست کرد ئیمامی ئەهلی سوننەی دروست کرد زۆرترین خزمەتی کرد لە ڕێی ئیسلامیشەوە زۆرترین بازیدا ئەو پیاوە بەڕێزە. ئەوە نمونەی ئافرەتە ئەوە نمونەی دایکە. ئەوڕۆ کۆمەڵگەی ئێمە پێم وایە زۆر تێنووی ئەم جۆرە پەروەردەیە کە ئەبینین منداڵەکان ئەو جگەرگۆشانە ئەو گەنجانە کاتێک کە پێ ئەگات لە چێوە ئێستاکە خۆیان لە چێ ئەبینەوە چۆن پەروەردەکرێن ئێستاکە. تۆزێک تەماشەی خۆتان بکەن و تەماشەی ئەم نمونانە پیرۆزانە بکەن ئەو دایکانی ئێستا و ئەو دایکانی ئەو کات ئێستاکە لە شوێن ئەوان لە شوێ بوون ئێستا ئێوە لە شوێن کە ئەمە جێگەی ئەوەیە کە ئینسان دەرس و پندوانەی لێ وەربگری. باسی حەسەنی بەسری ئەکرێت ڕەحمەتی خوای لەسەر بێت گەورە تابعی کە حەسەنی بەسری یەشێکە لەو پیاوانەی کە ڕەئی لێ وەرئەژدێ لە تەفسیر مفەسیر بووە گەورە زانای سەردەمی خۆی بووە. حەسەنی بەسری مامۆستاکەی ڕابعەی عەدەوی بووە لە خزمەت ئافرەتێکا دەرسی خوێندە و عیلمی وەرگرتیە ئافرەتێک پەروەردەی کردێ و دەرسی پێدایە و ئەو کەڵە پیاوەی لێ دەرچووە. بەڵێ ئەوانە پیاوی مەزن بوون بەس ئەبێت تەماشاش بکەین چێ ئەو پیاوانی دروست کرد چۆن دروست بوون. ئەمە لە ڕووی عیلمەوە دوو پیاوی زۆر گەورە کە سەرمەشقی زانستن ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوات لەگەڵ حەسەنی بەسری هەردووچیان شاژنیان لە پاڵپشت بووینە تا ئەو زۆرە پیاوانیان لێ دروست بووە. ئەمڕۆژ ئەم زیلەی ئێستا پێویستی بەم زۆرە ئافرەتانە ئەکات ئەم جۆرە ئافرەتانە دروست بن بۆی پیاوی ئاوا دروست بێت چونکە منداڵ 100% کاریگەری دایشی بەسەر سەریەوە هەیە تا ئەو کاتی ئەشمرێت تا وەفاتیش ئەکات. خۆشەویستان ئوم عەمارە پێم خۆشە پێدەم بناسم لە مناسبەتێدا کە پەیوەندی بە ئیشی خوشکانەوە هەیە. ئوم عەمارە ناوی خۆی نەسیبەی کچی کەعب کوڕی عەمر بووە عەمر کوڕی عەوف بووە عەوف کوڕی عەمری ئەنساری بووە. ئەم ئافرەتە ئەنساری بووە واتە خەڵکی مەدینەی بووە. یەکێک بووە لەو ئافرەتانەی کە لە سەردەمی زووە و موسڵمان بوو. بزان ئەم ئافرەتە لە سەردەمی خۆی بەو زەعیفی خۆیەوە چ ڕۆڵی بینیوە چ مەوقیعێکی گرنگی گرتووە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە هەموو بوارێک لە هەموو ڕێک و تەماشایان کەین جێپەنجیاندار بوو لە ڕووی عیلم لە ڕووی پەروەردە لە ڕووی خەبات و تێکۆشان و ڕاپەڕین لە دژی زوڵم و ستەم. ئەم ئافرەتە جێگەی نمونەی زۆر گەورەی خۆشەویستان زۆر زاران لە جەنگەکان لە شەڕەکان کاتێک کە باسی فتوحاتی ئیسلامی ئەکرێت ئاماژە بە کەڵە پیاوان ئەکرێت ئەو سەحابانی کە شەهید بوون لە تابعی تا ئەگاتەوە ئەو ڕۆژ. بەڵام لەو ڕۆوە ئەم ئافرەتەیە ئوم عەمارە کە ناوی نەسیبە بووە ئەو شڕانەی کە تێیدا بەشدار بووە لە جەنگی ئوحود تێیدا بەشدار بووە لە حودەیبیە بەشدار بووە لە خەیبەر بەشدار بووە لە حونەین بەشدار بووە لە ڕۆژی یەمامە بەشدار بووە. محەممەدی کوڕی ئیسحاق ئەفەرمێت ئەڵێ ئەو ئافرەتە بینیم
لسردمي خلافة إمام أبو بكر لا حرب الردة دل اللي بيش بجدار بو تنانت لو روجدا دلي يازده بريني بلاشي وديار بو لو شريا ئافرەتێک بە شمشێرەوە شەڕی کردیە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە کۆچی کردی لە مەکە بۆ مەدینە کە لەشێک بە لەو ئافرەتانەی کە زوو موسڵمان بە لەوێندەر بەشداری ئەو هەموو جەنگانی کردیە هەڵە جارێک پێغەمبەر هەم بانگی کردن جەنگاوەرەکان دەڵێ ئومو عەمارە هات دەڵێ دوا کەوت یازدە برینەی بەلاشەی وە دیار بوو بە شمشێر و بە تیروانی کە بریندار بووە دەڵێ یەشێک لەو برینانە لە ملی بوو ملی بریندار بوو دەڵێ نەیتوانی بێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم برینەکەی پێچا بوو خوێنی لێ دەهاتە خوارێ تەماشاکەن یعنی ئافرەتان نەک لە بواری خۆیان بەڵکو لە بواری پیاوانیش لە سەردەمی ئیسلامدا لە سەردەمی سەدری ئیسلامدا لە فتوحاتی ئیسلامیدا جێپەنجەیان دیار بووە فەرموودەیەک کە ئیمامی عومەر دەجێڕێتەوە ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێت ما التفت يوم أحد يمينا ولا شمالا إلا رآها تقاتل دوني پیغمبری خوا فرمید عليه الصلاة والسلام فرمید ام فرمود امام عمر روایت فرمید لروج احد على پیغمبر فرمید اورم بدا بایا ولا لا الراس ولا لا يتب دم بيني ام عماره الا شري اكد شو مشي بدستوه لدوري پیغمبر صلى الله عليه وسلم لروج احد ك جەنگەکە دیارە چۆن دەستی پێ کرد چۆن کۆتایی پێ هات ئازار و معاناتی ئەو جەنگە ئەو ڕۆژە چی بوو پێغەمبەری خوا فەرمێت لە هەر شوێنێک ئاوڕم بدابایەوە ئوم عەمارە نەسیبەی کچی کەعبی کوڕی عەمری کوڕی عەوفی ئەنساری دەڵێ ئیلا لەوێن دەردەمدی شمشێری بەدەستەوە بوو ئەمە فەخرێکی زۆر گەورەی بۆ خوشکان ئەم مەیدانە مەیدانی پیاوانە جەنگ و جیهاد تاقەت و قووەتی ئەوێت بەرامبەر کافران بە شمشێر بەرەوە ڕوو ببیتەوە ئافرەت دەچێتە لەو ئافرەتانەی کە پێویستە خوشکان وەڵڵاهی ئەو مێژوایی بخوێنەوە بانی لێی ئاگادار بن ئەو ئافرەتانە ئەم ڕۆژگاریان دروست کرد نەیان هێشت ئیسلام دوا بکەوێت نەیان هێشت زوڵم سەرکەوێت نەیان هێشت پیاوان بە تەنیا لە گۆڕەپانی جەنگ و جیهادا شەڕ بکەن ئەوانش جێپەنجەیان دیار بوو ئەسمائی کچی عومەیس یەکێکە لەو ئافرەتە ناودارانەی کە دیارە یەکەمی جار خێزانی جەعفەری کوڕە ئەبی تاڵیب بووە جەعفەر دیارە شەهید ئەبێت خوای گەورە لێی ڕازی بێت ئیمامی ئەبوبەکر مارەیە کاتەوە کە ئەبوبەکر وەفات ئەکات ئەو جارە ئیمامی عەلی مارەیە کاتەوە مێژوو ئەڵێ لە هەرسێک پیاوەکانیش منداڵی هەبووە منداڵی خۆشی پەروەردە کردیە ئەو ئافرەتە یەکێک بووە لەو ئافرەتانەی کە یەکەمین جار کۆچیان کرد چوونە حەبەشەی چوونی حەبەشە خۆشەویستان معلومی بەڕێستانە دەکەوێتە بەری ئەفریقیا بە بەحردا پەڕینەوە بە بەحری ئەحمەردا پەڕینەوە یەکەمین وەزبەکە کۆچیان کرد چوونە حەبەشەیەک لەو ئافرەتانە بووە کە چوتە حەبەشە کۆچی کردیە لەگەڵ کۆمەڵی پیا و ئەسحاب چوونە ئەوێ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی فەرموو بڕۆنە ئەوێ پاشایەکە لێوێندەر زوڵم لە کەس ناکرێت دوای ئەوە سەحابەیەک بە ناوی موسا ڕەزا و ڕەحمەتی خوا لێ فەرمێت ئێمە 52 کەس یان 53 کەس بووین دەڵێ دوو برای خۆشم لەگەڵدا بوون بە ناوی بڕۆیدە و ئەبوڕاهەم ئەڵێ ئێمە کۆچمان کرد کە بچینە حەبەشە دەڵێ سواری سەفینەیەک بووین لەو سەفینەیە ڕۆیشتین کە پەڕینەوە چوینە حەبەش لە حەبەشە ئەم سەحابانی کە چوو بوونێنە جەعفەری کوڕی ئەبوو تاڵب و خۆی و هاوڵەکانی دەڵێ نەر ئەوانمان بینی دەڵێ جەعفەر پێی گوتین وەرنێرە بینێنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمەی ڕەوانەی ئێرە کردیە هەتا ئەو کاتێ گەڕێنەوە مەدینە ئەم ئافرەتێشتێکمان بە ئەجر دەڵێ کاتێک کە گەڕاینەوە چوینەوە مەدینە ئەو جارەی لە حەبەشە هاتینەوە موسڵمانان چوو بوونە مەدینە لەوێن دەر پێگەیەک دروستکراو بۆ موسڵمانان ئەمن و ئەمانێک هەبوو پێغەمبەر کۆچی کردبوو
دەڵێ کاتێک کە چووی نێوێندەر دەڵێ چوومەکن حەفسەی کچی ئیمامی عومەر لە ماڵە دەڵێ سەردانم کرد دەڵێ ئیمامی عومەر هاتەوە ماڵێ دەڵێ بە حەفسە گوتی حەفس ئەوە چێیە گوتی وەڵا ئەوە ئەسمای کچی عومەیسە گوتی ئەو ئافرەتە بوو چوە حەبەشەی ئێستا هایتێرە گوتی بەڵێ هەوە دەڵێ ئیمامی عومەر قسەشی کرد گوتی ئەی ئەسما فەزڵی کۆزکردن لۆ ئێمەیە ئەو زار لۆ ئێوەیە ئەسماش ئەو قسەی زۆر لەسەر دڵ قورس و گرام گوتی وەڵڵاهی ئەسمە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو قسەی بۆ ژێرمەوە دەڵێ عومەر ئاوا بە منی گوت وعد بێ هیچی لێ زیاد نەکەم دەڵێ ئەسمای کچی عومەیس چۆکن پێغەمبەر صلی الله فەرمی یا رەسوول الله عومەر ئەو قسەی بە من گوت دەڵێت فەزڵی کۆزکردن بۆ ئێمە نەک بۆ ئێوە ئێوە چوونە حەبەشە ئێمە هاتینە مەدینە چونکە ئەو کات ئەسما پێ گوتی ئێوە کە کۆستان کرد لە پاڵ پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم لە خاشی خۆتان بوون پێغەمبەر دیفاعی لێکردن پێغەمبەر صلی الله علیه وسلم پێداویستی و دابینەکردن بەس ئێمە چوینە وڵاتی غەریبیان چوینە وڵاتێکی تر لە ناو کەس و کاری خۆن نەبوون لە خاشی خۆمان نەبوون دەڵێ کە هاتە خزمەت پێغەمبەر فەرمووی ئەی ئەسما ئاتووست پێگۆڵ گوتم یا رەسوول الله گوتم ئەی عومەر فەزڵی ئێمە زیاتر لە ئێوە چونکە ئێوە لە خاشی خۆتان بوون لە وڵاتی خۆتان بوون پێغەمبەرتان لەگەڵ بوو صلی الله علیه وسلم خزم و کەسوکاتان بە دەورەوە بوو فەزڵەکەی ئێمەیە دەڵێت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی ئەسما فەرمێ لەکم هیجرەتانی فەرمی بەڵکو ئێوە دوو جار کۆستان کرد جارێک چوون بۆ حەبەشە جارێک هاتنەوە مەدینە بەس عومەر یەک کۆچی کردیە دەڵێ کە ئەو قسەی کرد بۆ من پێغەمبەر سەڵام فەرمێ زۆر دڵم خۆش و زۆر کەیفما دەڵێ ئەوانەی کە ئەصحابی سەفینە بوون کە ئەو 52 کەسێک کە لە یەمەن و چوو بوو نێوێندەر لەگەڵ ئەوانەی کە لەگە جەعفەری کوڕی تاڵب چوو بوو نێوێندەر کۆمەڵ بژمارەیان زۆر بوو دەڵێ کاتێک کە ئەو خەبەرەیان بیست یەک دەهاتن پرسیاری ئەو فەرمودیان لە من ئەکرد صلی الله علیه وسلم کە پێغەمبەر بە من فەرموو کە گوتی ئەی ئەسما ئێوە دوو جار کۆستان کرد جارێک بۆ حەبەشە جارێک بۆ مەدینە دەڵێ کە ئیمامی عومەر ئەوەی زانی ئەو کاتەی ئەو جارەی زانی فەزڵی ئەوانە چەند گەورە بوو ئەوانەی کە کۆچیان کرد و جارێک بە سەفینە بە بەلەم بە هەر جۆرێکی بپەڕیەوە لە بەحری ئەحمەر بچیە ئەو بەر جارشکێ بێەوە ئەو بەر بچیەوە مەدینە ئەوە ئافرەتانن خۆشەویستان خوشکانی بەڕێز ئەو ڕۆڵیان بینیوە لە کۆزکردن لە جیهادکردن لە پێگەیاندنی کەڵەزانا و دانای گەورە بە حەقەت جێپەنجەی زۆریان دیار بووە هیوادارم یعنی ئەم جۆرە نمونانە ئەم جۆرە ڕووداوانە کاتێک ئێمە ئەیان خوێنینەوەی کاتێک کە تەماشایان ئەکەین لاپەڕەی مێژوی ئەوانە هەڵەدەینەوە بە نیشاتێک و نوێبوونەوەیەک لە ناخی دایکان و خوشکانی ئێمە دروست کات یخوانش بە شەر بوون ئەوانش هەستیان بە معانات و ناخۆشی بینیوە زەعیفە بوون وەکو پیاوان نەبوون کە بەرگری ئەو هەموو ناخۆشیانە بگرن بەڵام لەبەر ئەوەی کە ناو ناخیان پڕ معنەویات بوو ئەم شتانە ئەم بربەستانە لایوان هیچ ئەرزشیان نەبوو بۆیە توانیان ئەسپی خۆیان تاودن شان بەشانی پیاوان تا ئەمەش بەردەوام بێت کەڵە شێری ئافرەتی کەڵە شێری ئاوا هەن لە مەیدانن بێرن بەدەرگن بەغێتن خوشکانمان ئێستاش لە زۆر شوێن بەروە ڕووی ڕەخنە و توانج و گلەیی و پەلار ئەبنەوە بەڵام لەبەر تێگەیشتنیان لە دین و ژینی خۆیان ئەم شتانە سادی نەکردونەوە و بەردەوامیشت سوپاسی هەمووتانەکەم زۆر بەخێر بێن سەر چاومان وادارم کە بمتوانی بێت قسێک بکەم کە جێگەی سوود و کەڵکی ئێوەی بەرز و خۆشەویست بێت و دەرفەت بۆ هەردوو خوشی بەرزم دەڵم کە ئەوانیش وتەی خۆیان پێشکەش بکەن وسلام علیکم ورحمة الله وبركاته